شوي الله يا ديجور أمشو كديد مدور لتوبي نور أمشو شوي الله يا ديجور أمشو كديد مدور لتوبي نور أمشو ظلم وك حاكمي معزول قربان خواتي واصلتوي منزور أمشو ظلم وك حاكمي معزول قربان خواتي واصلتوي منزور أمشو. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. شەوتان شاد و شەوی یەڵداتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەی ئەم شەومان تایبەتە بە لێدوان لەسەر شەوی یەڵدا و لەسەر ئەو شیعر و ئەدەبیاتانی کە نووسراونەتەوە لەسەر شەو بە تایبەتی. ئیتر ئەم بەرنمەیە هەر تایبەتەکەین بەوەی کە ئەو شعرانە هەڵەبژێرین کە دەربارەی شەو نووسراون و مەدلولی شەو لە ناو ئەدەبیاتی کوردیە. بۆ قسەکردن و لێدوان دەربارەی ئەم بابەتە شیعریەمان برای بەڕێز مامۆستا بیلال کەیوانی میوانی بەرنامەکەمانە. مامۆستا گیان بەخێر هاتیت. زۆر سوپاس دەکەم کاک حەمیدیان. سوپاس بۆیەوە. زۆر بەخێر بێی مامۆستا. هەروەها کاکە یادگار عەزیز بە ئامێری ساز بەشدارە لە بەرنامەکە لەگەڵمانە. بەخێر هاتی کاکە یادگار. بەخێر بێی کاک یادگارکە. کاک بیلال بێگومان شەو لە ناو ئەدەبیاتە زۆر جێی بۆتەوە، یعنی ئەوەی وشەی شەو لە ناو ئەدەبیاتە بەکار هاتووە باوەڕ ناکەم هیچ وشەیەک ئەوەنە بەکار هات بێ. بۆچی وایە؟ سەرەتا و پێشەم شتێک سڵاو لە بینەرانی خۆشەوی سڵاو لەم بەرنامە جوانە لە ئێوەی ئەزیز. ومێ دەخوازم شەوتان وەک ڕۆژ نورانی و ڕۆژیشتان وەک شەو ڕۆحانی بێ. گومانی تیانە کە شەو لە تەواوی ئەدەبیاتی کوردیە یان بە شێوەیەک لە شێوەکان بە پێی مەنزوری ئەدەبیات ئەو حاڵەتەیە کە ئیتر ئینسان زیاتر هەز بەبوون و وجودی خۆیەکە وەک چۆن مەسەلەن مەحوی لە جێگەیەکە زۆر جوانە فەرمێ بۆیە زوڵمەت پۆشە نوری ئەهلی جەوهەر دەرکەوێ. یعنی ئینسان بەجددی لە تاریکایی شەوە لە ڕیا بازی و ڕووپامایی ڕۆژ ڕزگاریە بێترەبێتەوە بەخۆی. یعنی ئەمە گرفتەکەمانەوەیە لە ڕۆژ دەمامکێکمان پێوەیە کە ئیتر خۆمان نەبێ هیچ کەسێکە و حەقیقەتە وەکۆڵێن نابینێ، بەڵام لە شەوە ئینسان هەرچی دەمامکەکان هەیە لایە بە ئیتر ئەبێتەوە بەخۆی. ینی معدەنەکەی دەرەکەوێ الحاصل. شەو ینی لە ئەدەبیاتی کوردی ئێمە هەمیشە بریتی بووە لە ئازار و گەنگڵدان و تلانەوە و نەحەسانەوە و ینی ئاها چۆنەڵی درێژ بوونەوەی ئەو شەوە لە چاوی ئەو کەسانەی کە بەمانای کەلیمە عاشقن. حافظی شیرازی شتێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ عفوان شێخی سعدیە فەرمێ خوفتە خەبەر نەدارەت سەر بەرکناری جانان کە این شەب دراز ئاەت بەرچەشمی پاسبانان. ئەڵێ ئەو کەسەی کە سەری ئەوە تا لە کۆشی خۆشەویست و معشوقەکەی خۆیە بەڵام کە خەوی لێکەوتووە هیچ ئاگای لەوە نییە کە شەو چەند درێژە لە چاوی ئەو کەسانێک ئەم شەو پاسەوانیەکەن. ینی درێژبوونەوەی شەو مانایی ینی مانای قوڵی هەیە لە ئەدەبیاتە. کاک بیلاگیان دیارە ئەتوانین بڵێن بۆ هەموو ئەوانەی کە ئەنووسن جا ئەوە شعر بێت یاخود با بڵێن بابەتی کۆمەڵایەتی بێ یاخود ڕۆمان بێ چیرۆک بێ بەعام بەگشتی ئەتوانین بڵێن کە لە شەوە ترۆپکی ئیلهامە، ینی زۆرترین ئیلهامت بۆیەت و شعر ئەنووسیت یاخود نووسین ئەنووسی
هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە هەربا بە مەحوی جواب بمەوە مەحویە فەرمێ شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مردانە شەو ئەڵێ ئەگەر چرایەک بە ڕۆژێکادا بگیر سێنی هزار وەکۆڵێ چراش بەدەسەوە بێ یەکدانە پەروانە لی کۆ نابێتەوە چکە ڕۆژە و ڕۆشنایی و ڕووناکی ڕۆژ زۆر ینی لە تیشکی چراکەی تۆ بە قۆترە بەڵام ئەمە تەجربەی مردانە تەجربەی ئەوانەیە کە هەمیشە ڕۆشنی و گەرمی ئەبەخشنەوە بە چواردۆری خۆیانە شەو ینی وەکو عەرزم کردن لە سەرەتایە ئەبێتە قەڵای ینی ئەها چۆنەڵەی مردان لە شعری مەحویش و لە شعری کاکە حەمەی بێلو ئەسەی کامیلی ئیمامی شاهەیەەوەی کە بەڵێ تەواوە ئەوەی کاڵێ ڕۆژی ڕوخسارت وە دەرخە نوری ڕوخساری بە دەرخە ئاجا قەڵای مێردانە شەو بۆ ئەوانەی کە بەجددی ینی چۆنەڵی کاریان ڕۆشنی و گەرمیە چونکە ئینسانی مرد هەمیشە کارێکەکە کە ڕۆشنایی بە چواردۆری خۆی ببەخشێ بۆیە مەسەلەن مەولانا زۆر جوانەڵێ کاری مردان ڕوشنی و گەرمی ئەس کاری دوونان حیلەوە بیشەرمی است ینی لە شەوە وەکو عەرزم کردن ئینسان ئەگەر هەست بە ئازارێک نەکا ینی لە ڕۆژای ئێمە هیچمان هەست بە ئازار ناکەین بەڕاستی ینی چەندێک ماندووە بین هیلاکە بین بەڵام لە شەوە بەڕاستی ئینسان ئیتر ئەها دەرک و ئیحساسی ئەو ئازار و گەنگڵدان و دووری و فیراق و ئەوەی کە مەسەلەن لە ناو ناخیا دروست بووە بەرامبەر بە هەر هیوا و ئاوات و بەرامبەر بە هەرون بوویە کە هەیەی شەو خۆی چونکە ئینسان لە ڕۆژە بە تایبەتی ئینسان ڕۆژ بۆ ئیش و کار و ئەمانە کراوە مێشتی ئەوە مەشغوڵە ناتوانێت بەرەو شتە ڕۆحانیەکان بەرەو شتە فکریەکان بڕوە یعنی شەو زیاتر لەو بوارە بێتەوە شەو ینی ناڵەی ئینسان ئەگەێنێ بە ئاستێک وەکو مەولەویەڵێ من شەوێ ناڵم جۆش ئاوەردەبۆ سەگی ئاستانە و بێدار کردەبەوە ئەڵێ شەوێ ئەوە ناڵە ناڵم لە دووری تۆ کرد ناڵە و هاوارەکەی من تەنانەت سەگی ئاستانەکەی تۆ یان سەگی بەردرگاکەی تۆی خەبەر کردەوە بەستۆ خۆتی چاگات لێ نەبوو ئازیزان بۆ ئەوەی ئەم شەوی یەڵدایی بینەرانمان جوانتر بکەین شەریکی نالی ئەکەین بە میوان بە هاوکاری کاک یادگار شەو هات و ئەمەن مەستی خەیاڵاتی کەسێکم مەشغوڵی نەفەسگرتنی مشکل نەفەسێکم لەم حوجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم بێعینی دەڵێی بولبولی گۆشەی قەفەسێکم هەم واریسی فەرهادم و هەم نائیبی مەجنون وا تێمەگە قوربان کە گەدا بول هەوەسێکم گەردن کەچی تۆم بێ کەش و ڕست و قەلادە وازن مەبە نەعارف و هەر زەمەرەسێکم وەڵڵاهی کڵاوی سەری من چەرخی دەماڵی ببوایە بەدامانت ئەگەر دەستڕەسێکم باوەڕ مەکە ڕۆح سەختی غەمی فرقەتی تۆ بە بۆ هاتنی تۆیە باقیە نیوە نەفەسێکم دەم خۆش هەندەخەن زۆر سپاس بێگومان لای شاعرانی کلاسیک بە تایبەتی شەو مەکانەی خۆی هەیە ئەو وشە تاکانی کە بەکار هاتووە لای ئەوان مەسەلەن سیرەکەیت کە باسی شەمعەکە باسی پەروانەکە باسی تاریکیەکە شەو مەدلولی زۆرە یعنی ئێمە ئەگەر لە چەند دێڕێکی نالیە مەسەلەن سەیری بکەین کە ئاڵێ زولفت سەبەبە دڵ بە عوزارت کە دەسووتێ سوچی شەوە گەر قاتیلی پەروانە چرایە یعنی لەوێ شەو بە تاوانبار پیشانەیە نالی لە هەموو شوێنێ خەڵک مەسەلەن پەروانە و شەمکە شەبەکە تاوانبارەکە بەڵام نالی شەو تاوانبارەکە مەسەلەن لە شوێنێکی ترا بە پێچەوانەوە شەو بێ بە شتێکی تر مەسەلەن لە سایی کوفری زولفت دڵفەنافی نووری ئیمانە مەڵێن زوڵمەت خراپە وەسڵی پەروانە لە شەودایە
یا مەسەلەن ئەڵێ شەو بۆی سەری سونبولی زولفت لە سەری دام ئێستش سەرەکەم مەستە لەبەر نەشئەی شەو بۆ ینی مەفهومی شەو چەند گۆڕراوە لە شعرەکانە یعنی شەو هەندێک جار بە واتای شەو نایەت هەندێک جار بەمانای نازانم ینی بەمانای شێتی بوون و دێوانە بوونیت مەولانە لەو بارە شتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ لە شعری کوردیا زۆر بە معنای قژیش بەکار بە معنای زوڵف بەکار مەسەلەن وازانم تایربەگی جافە لە یەکێک لە شعرەکانیان زۆر جوانە فەرمێ کە زوڵفی عارزی پۆشی وتم یا ڕەب چ سڕێکە لەلایەک زوڵمەتی کوفرە لەلایەک نووری ئیمانە ینی ڕێک مەسەلەن تاریکایی شەو یان مەسەلەن زوڵمەتی زوڵف ئەمانە لە ینی مەدلولی شەویشیان هەبووە یان لە شعرەکەی وەفایشە شیرین تەشی دەڕێسێ ئەڵێ بە خەندە زوڵفیلادا لەسەر زار و زاری کە شەو بەیانی بەردا گوڵ و وەنەوشە باری یعنی وازانە خۆش هەر شتێک هەیە ئاگری شەمعی ئاگری عیشقی شەم و پەروانە شەو دەکرێتەوە شعری حەریق کاک حەمید خۆی لای شاعیرانی ئێمە ینی شەو ئەوەندە مەدلولەکەی ینی چۆن ئەڵێ پانتاییەکی فراوانی هەیە تەنانەت ینی ڕۆژبوونەوەشی ینی ڕۆژبوونەوەشی شەو کاتێکەی ترۆکۆ لە سبێدەی سوبحی دەم بەیان دەست پێەکە ئەوی شەر بۆ خۆی ینی کۆمەڵێک ها مەدلولی جوانتریە شێخ حەسەنی مەولانایی شتێکی زۆر زۆر جوانی هەیە حەزەکەم لە خزمەتانە باسی کەم طبعاً باسی چیەکە باسی کەڵەشێرەکە ئەڵێ کەڵەشێر تۆ وا مەزانە ئەوە تۆی خەڵک خەبەرەکەیتەوە وەڵی ئەوە من پێش تۆ ئەم شەو ئەوەنە ناڵە ناڵم کرد هەتاوە کۆڵە سۆبح بۆەوە ئەو ناڵە ناڵەی من وای کرد تۆ خەبەرە ببێتەوە تۆ دەبقوقێنی ئەڵێ خەروسمەوە چۆ شەو بێدارەنی دایم لە فکری زکری یارەنی تا نەیە ناڵم نایە ناڵەکەت نایەتە گۆشم شەقەی باڵک مامەسەیان ئەگەر من دەمەوێت پرسیار بکەم دەربارەی شەوی هێڵدا مێژوەکەی بۆکەیە گەڕێتەوە ئەو توقوسەی کە لە شەوی هێڵدایە هەیە چۆنیە هەڵبەتە شەوی هێڵدا بەو مەفهومە مێژوویەی ئەو کاتە یعنی چۆنەڵی دروست بووە کە تەواوی ینی بە تایبەتی لە وڵاتی فارسە ئەم بابەتە تۆزێک و کۆڵێها تەشەنەی سندووە و ئیتر شەرقی گرتوتەوە بە شێوەیەکی گشتی ئەم شەوی هێڵدایە بەڕاستی لە ئەدەبیاتی فەرهەنگی فارسیە بۆ ئەوە بووە ینی دەوری هەمین وەکو خۆیان باسیەکەن لە یەکتری کۆ ببنەوە و بتوانن ئەو شەوە زۆرترین سوود لە شەو وەربگرن لە هەندێ ینی شاعیرانی تریش بەڕاستی ئمە ئەگەر بینە سەر مەولەویش وشەی شەو زۆر زۆر دووبارە بۆ بەناوبانگترین دێڕەکانیشی کە ئێمە ئەیبیستین زۆربەی زۆری شەو دیارن بانگم بێشەرمەن یان ئەوەی کە بێسارانی وڵی سەمتورکە لەم وەگەر مەسەن شەوان خەڵوەتەن ماڵ بێخیار عالەم گردوتەن دۆست خەوەردارن جا ئەوە ینی ئەم شعرانە خۆی بە خۆی ینی تابلۆیەکە ڕاستە ینی بەجددی مەسەلەن ئێمە باسی شەوی هێڵدامان کردو هەناریان هەنار بۆ دائەندرێ ینی هەنار پڕە لەدانە وەکو هینەڵێ دڵەکەم بیەندانەی هەناری سەر ڕێگەی واتیا هەریەک لە شاری ینی هەنار ئەڵێ ئەو دەنکانەی پڕن لە دانەی ئێش دانەی ئێش و ئازارەکانی ئینسان بۆیە ئەمەدا ئەنێن بۆ ئەوەی کە بڵێن ئینسان ئەو دەردوو ئازاری کە بۆی دروستە بێ و ئەو دانەی هەنارانە هەمووی دانەی ئێش و ئازاری ڕۆژگارن لە دڵی تۆ ئەکەوێ ئەم دڵە وەختێکە پڕەبێ لە دانەی ئازار ئەبێ بەڕاستی وا بکەی ئەمانە تۆ کامڵ کرد و پێت بگەێن و ئەم شەوە کە فەرقی هەیە درێژیەکەی لەگەڵ شەوانی ترا تۆ بگەێنەتە ئاستێک وەکۆڵێ زوڵمەتی ئەو شەوە بەنووری عیشق و گەڕانەوە بۆ ناو ناخی خۆت ڕۆشن کەواتە بۆ ئەوەی شەوی بینەرانمان جوانتر بکەین شاعرێک ئەکەین بە میوان لە مەهتابە کە دڵدی ئەگریجەی وەک عەقرەبت ئەم شەو گورێزیدا لە عەقرەب کەوتە چاهی غەبغەبت ئەم شەو لە وەسڵام و لە بەدگۆ خۆف ناکەم ئەی فەلەک ئامان بە کامی من بدە تەغییری نەحسی کەوکەبت ئەم شەو
بڵێ ئەی دڵ ئەگەر هەمداستانی زولفی دولبەربی لەناو جەمعی پەرێشانە جەمیعی مەطلبت ئەمشەو لە سوزدەی خاکی کۆی جانانە ئەی دڵ غەفڵەتت تاکەی دەترسم وەرگەڕا بێ مولحیداسا مەزهەبت ئەمشەو وەکو ئەشکم پیا پێی خوێنی ئاڵم ئەی عوقابی غەم بەسەر جەرگا لە دڵ دەڕژێ لە جێگەی مخلبت ئەمشەو سەحەر گەر بۆ شکارم دێ سەحرا مەموڕەخەس بم حەنایی کەم بە ئەشکی دی دەسمی مەرکەبت ئەمشەو بە پەنهانی لە کۆی یارە سەگاسا مەسکەنت دەستکەوت تەشەککوڕ کە گەلێ باڵایە سالم منسەبت ئەمشەو. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ کاک یادگارگیان. مامۆستا بیلال ئەوەی کە ئێمە هەستی پێکەین غوربەت و شەو یا ئەو کەسانی کە لە ناو غوربەتان لە شەوا زۆر بێدارن وەکو ئەو گۆرانی مامۆستا کەریم کابام ڕۆحی شاد بێ قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو. ئەم پەیوەندیە غوربەت و شەو ئەو کەسانی کە غەریبن بۆچی هۆکارەکەی چێکە لە شەوا بێدارە بن و ئەمەش چۆن ڕەنگیاوەتەوە لە ناو ئەدەبیاتە چەند شعری هاوشێوەی ئەو شعرەی گۆرانەکەی مامۆستا کەریم کابانمان هەیە. ئینسان لە دنیاە هەست بە غوربەت و غەریبەیەکی زۆرەکە ینی ئەو غوربەت و غەریبیە پەیوەندی بە ڕۆژ و بە شەو نییە بەڵام لە شەوە تۆختر ئەبێتەوە ینی غوربەتێک کە ئیتر سەرتاپایی وجودی ئەم ئینسانەدا ئەگرێ بۆ وەسڵێک کە ئێمە سەرەتا هیچ جێگەیەک بووین و ئەمانەوە بگەڕێنەوە بۆ ئەوێ وەکو مەسەلەن مەولانا لە یەکێک لە غەزەلەکانی سەرەتای دیوانی مەسنەوی معنەویە لە نەینامەکەیە زۆر جوان ئەڵێ بشنەوە زنەی چون شکایەت میکند از جداییها حکایەت میکند بە کوردیەکەی ئەڵێ گوێدەنەی چۆن شیوەن و غەوغا دەکا بۆ بەیانی دەردی دووری وا ئەکا من لە نەیزار بووم و بڕیانم لە بن من کە گریام بۆم دەگریان پیاوژن شەق دەکەم سینە لەبەر دەردی فیراق تا بەیان کەم دەردی عشقی ئیشتیاق. ینی مەولانا ئەوێ ڕێک ئەومان پێ بڵێ کە شەو غوربەتی ئینسان ئەوەندە تۆخ ئەبێتەوە زیاتر لە وەسڵ ئەترسێنەک لە هیجران ئەخر ئەم شتە زۆر ینی پێچەوانەیە وەکو نالیل مەسەلەن لە شوێنێکە ئەڵێ لە وەسڵت زیاتر من خەوفناکترم وەک لە هیجرانت بە میسلی شەمع و پەروانە بڵێ عاشق ئەبێ وابێ ئەڵێ من ئەو کاتێک کە ئیتر گەیشتم بە وەسڵی تۆ ئیتر هەموو شتێک کۆتایی پێدێ نا من هەر حەزەکەم بەڕاستی هەموو لەحزەیەک لە فیراق و گێنگڵدان و لەو غوربەتەیە بژیم کە هەناوی من هەمیشە تەڕ و پاراوە کاتەوە چونکە ئینسان ئەگەر ئیدعای هەر شتێکی کرد و وتی من گەیشتوم بە فڵانە مەقسەد و مەبەست ئیتر هەموو شتەکان کۆتایی پێدێ بۆیە مەسەلەن تەواوی عارفان هەموو شەوێ ئەگەر ئەو شعری کە جەنابەت خوێنتەوە شەو هات و ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم مەشغوڵی نەفەس گرتنی مشکین نەفەسێکم لەم گۆشە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم بێعینی دەڵێ بولبولی گۆشەی قەفەسێکم یعنی ڕێک باسی ئەو غوربەتە ئەکا کە ئینسان لە ژیانی دنیاە ڕۆحەکەی کەوتۆتە ناو قەفەزی ئەم جەستەیەوە بۆیە ئەوەندە غوربەتیانە مامەڵە ئەکا بۆیە ئیشتیاقی ئەوەی هەیە بۆیە زۆربەی زۆری شاعران و عارفان ئەسڵەن خواخوای ئەوەیان بووە ئەم ڕۆحە دەرچێ بۆ ئەوەی لە قەفەزی ئەم دنیاە ڕزگاری هینە کاک بیلال هەندێک جار شەو کە بۆ غەریب بێ بۆ کەسێک خەمبار بێ یا کەسێک عاشق بێت و معشوقەکەی دوور بێ لێوێ یا پێی نەگەشت بێ ئەوە لەوێ ئەبێ بە خەموو خەفەت هەندێک جار شەو شاعیرەکان و نووسەرەکان خۆیان داوای ئەەکەن حەزیان لە شەوە حەزیان بەشەوە هەندێک جار ساتە خۆشەکانیان ئەکەوێتە شەوەوە چونکە توانای تەئەمبول و توانای ڕامان و توانای بیرکردنەوە و ئەو لەو بێدەنگی شەوە لەو تاریکیە چونکە بەڕاستی ڕووناچی ڕۆژ ئازاری ئینسانەیە ئازاری چاوەیە ئازاری ئەحساسەیە بەڵام تاریکی شەو یاکان کاک حەمیدەی گۆڕێ یعنی یای شاعیرەکان بەسمەوەی شەو هەر بۆ خەموو خەفەت دروست نەکراوە ئێستا 100% ئێستا مەسەلەن مەولانا خالیدی نەقشبەندی وەربگرین
کە پیرەمێرد شعرە فارسیەکانی کردو بە کوردی ئەوەی کاڵێ شنۆی نەشئەی نیشانەی شەئنەوە بۆ من لە کۆسار دێ لەگەڵ بای بربەیانە بۆم دەرکەوت کە بۆی یار دێ هەموو ئێشی دڵی ڕێشم ئەوە بۆ خاکە ساڕێژ بوو خوددایە ئەم دەوایە چۆن لە بۆی میسکی تاتار دێ بە مانگی یەکشەوەی جەژنی ویساڵی دۆست ئەشوبهێنم شەوەکە بە مانگی یەکشەوەی جەژنی ویساڵی دۆست دەشوبهێنم لە جێمە ناو بەناو شوێنی سمێکی پەیکی ڕەهوار دێ ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداریەها یعنی ڕێگی تر خۆشحاڵیەکی زۆر عەجیب ڕووی تێ کردووە ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداری تەماشاکەن چ فەیزێکە لە سایی بەختی دڵدار دێ دا من قەناعەتم وایە ڕوئیاکان مەفهومەکان بۆ شەو هەرێکە لە گۆشەنیگای خۆیەوە هەیە ئیتر شەوی ڕۆژە و جگەلەوەش مامۆستاگیان هەندێک لە مرۆڤ سروشتی وایە کە لە شەوە چالاکترە وەک لە ڕۆژ بەدڵنیاییەوە ئەمەش خۆی بۆ خۆی نازانم یعنی ئەگەر بە ئێستا بیخوێنینەوە ینی ئەم بابەتە بە ئێستا بیخوێنینەوە ئەوەی کە ئێمە ئیکەین ئێستا شەو بێداری نییە بەڕاستی ینی ئەوەی ئێمە ئیکەین شەو بەڕێکردنە بە کۆمەڵێک بابەت کە هیچ خزمەتێ بە ڕۆحمان ناکە ینی ئێستا ئەسڵەن من یەکێک لەو گرفتاریانی لە ئێستایا دەرکی پێ ئەەکەم کە یەخەی مرۆڤی ئەم سەردەمەی گرتوتەوە ئەوەی شەومان نەماوە کاک بیلال من ئیستا لە شعرێکی تری نالی هەیە بەڕاستی شەو هەر زۆر معنایەکی جیاوازی هەیە هەر پەیوەندی بە شەوەوە نییە ئەڵێ شەوی بەهاری جوانی خەوێ بوو پڕتەشویر شەوی بەهاری جوانی یعنی لە فەجری پاییزی پیری بەیانیدا تعبیر ئەسەف درێژی شەو و ڕۆژی ئەو شەو و ڕۆژەم قسووریان بووە توولی نەدامەتی تەقسیر وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورت ئەمەل گەلێک تەویل و عمل کەمێک قەسیر زۆر زۆر جوانە یعنی ڕێک هەروایە ئەخ خۆی ئەزانی ئەم دەستەواژەیە چۆن سەلەن دەرکی پێکرێ ئەوەی کە ئینسان بە جدی کاک حەمید ینی ڕێک هەست بکا بەوەی کە شەو ینی ئینسان ئەبێ ڕووناک بکاتەوە ینی ئەسڵەن شەو نازانم ینی جیلوەی ئەو شەوە بەسەر ڕۆژا ببارێ ینی هەر ئەو نالی شتێکی زۆر زۆر جوانی هەیە ئەڵێ خۆشا ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجەڕەد بێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە شەو مات و مجەڕەد بێ مامۆستا بیلالگیان پێمان خۆشە بێ بۆ ئەدا جوانەی خۆت بە هاوکاری کاکیاتگار شعرێکمان پێشکەش بکەی لە خزمەتانە فەرموو شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەوتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو هەرسیا بەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیا ڕۆزی منە پۆشی بیعیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو بۆیە زوڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقیکەن لەسەر ئەم ماڵ و ئەستێرانە شەو دەستخۆش مامۆستا بیلال بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە دیارە چەند قسە لەسەر ئەو بابەتانە بکەین کە لەسەر شەو نووسراوە هەر کۆتایی نایەت و نە بە بەرنامەیەک و نە بە دوان و نە بە دەبەرنامەش لەبەر ئەوە ماڵئاوایی لە ئێوەی ئازیزەکەین و هیوادارین شێوێکی شاد و شێوێکی یەڵدای خۆشتان بێتە سەر لە کۆتاییان بەرنمەیە زۆر سوپاس بۆ مامۆستای ئەزیز مامۆستای توێژەرەوە و لێکۆڵەرەوە زیاتر لە بابەتە عیرفانی ئەدەبیەکانە مامۆستا بیلال کەیوانی هەروەها سوپاس بۆ برای ئازیز کاکە یادگار عەزیز بە خۆی و دەست و پەنجە ئەوریشمێکەوە هەروەها سوپاس بۆ هاوکارم خەندەخان خۆشەویستان بە گۆرانی شەو کە گۆرانیەکی مامۆستا کەریم کابانە و
شعری شێغروری شێخ ساڵحە و پێنج قشتێکی مامۆستا ئەحمەد هەردیە کۆتایی بە ئاڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمانە هێنین هەر شاد و کامەران بن. قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێپایانی شەو قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێپایانی شەو ئەی کچی خواوەندی جوانی و ئەی چرای دیوانی شەو ئەی کچی خواوەندی جوانی و ئەی چرای دیوانی شەو خۆت بپارێزە لە ئاهی دڵبەرێندارانی شەو خۆت بپارێزە لە ئاهی دڵبەرێندارانی شەو نەکخوا ناکردەگیرە بێدوعا ناوانی شەو نەکخوا ناکردەگیرە بێدوعا ناوانی